بەڵە خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا بابەتێکی تەندروستی گرنگە. بێگومان ئەم بابەتە تەندروستیانە لە پەیامی ڕۆژ زۆر گرنگن. ئێوەی بینەر و بیسەر لەوانەیەگە پێویستان بە زانیاریەک بە کۆمەڵێک بابەت بێ لەسەر نەخۆشیەک دەبێت سەردانێکی پزیشک بکەن ئەگەر بۆ نەخۆشخانە خێرخوازیەکانیان ئەوانەی کە پارەش کەمتر وەرەگن لە خەڵک وەگە بۆ عیادەکانی چون ئەبێ پارێکی زۆر سەرف بکەن. بەڵام ئێمە لێرە بە سوپاسەوە پزیشکە بەڕێزەکان نێنین، سوپاس بۆ ئەوانیش کە بەدەمانەوە دێن لە ماوەی 20-25 خولەکە و پرسیارانەی ئێوە هەتانە ئێمە لێیانەکەین و بەبێ ئەوەی کە هیچ تەکلیفێکی مادیش لەسەر ئێوە بکەین. بەهەرحاڵ ئەمڕۆ باس لە بابەتێکەکەین کە ئەویش پێی لەناو خەڵکە پێوتری ڕێخۆڵە کوێرە. چەندسە لەگەڵ دکتۆر باسەکەین کە ئەمە قسێکی هەڵەیە لە فڵان کەس تووشی ڕێخۆڵە کوێرە بووە. ڕێخۆڵە کوێرە هەر ئەندامێکە و لە ناو باڵین لەشی مرۆڤ هەیە، بەڵام تووشی هەوکرد نەبێت. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سعدون عومەرمان کردو، پسپۆڕی نەشتەرگەری گشتی. کاکتۆر بەخێر. کاکتۆر بالەوە دەست پێ بکەین، کەسێکەڵە تووشی ڕێخۆڵە کوێرە بووم، ئەم قسەی ڕاستە یان شتێکی ڕێخۆڵە کوێرە چییە بڵێن؟ بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە. طبعا ڕێخۆڵە کوێرە ڕاستە، ئەندامێکە لە لەشی مرۆڤ هەیە کە کەوتۆتە بەشی خوارەوە و لای ڕاستی سکەوە کە ئەمە خۆی ئاسایی هەموو کەسێک هەیەی، ئیلا لە هەندێک حاڵەتی تایبەتانە بێ کە حاڵەتێکی زۆر کەم و زیکماکە ئەویش نەبوونی ڕێخۆڵە کوێرەیە کە ئەمە زۆر بە کەمی یانی ئەیبینین. ڕێخۆڵە کوێرە طبعا ئێمە زۆربەی کات کێشەکانی ڕێخۆڵە کوێرە ئەوەیە کە تووشی هەوکردن ئەبێ. بەڵێ وایە لەبەرەوە ئەو ئاماژەیە کە هەیە کە ئەڵێ کەسەکە تووشی ڕێخۆڵە کوێرە بووە دیارە مەبەستی هەوکردنی ڕێخۆڵە کوێرەیە. ئەگیناوەکو ڕێخۆڵە کوێرە هەموو کەسێک خۆی ڕێخۆڵە کوێری هەیە. کاکتۆر ئەرک و فەرمانەکانی ڕێخۆڵە کوێرە چییە؟ ئەنجا دوای دێنە سەر هەوکردنەکە بزانین. بەڵێ وەکو ئەرک و فەرمان طبعا ئەوەی کە زۆر گرنگە مەجموعەیە خانە هەیە لە ناو ڕێخۆڵەیە کوێرەکەیە، ئەویش خانە لیمفیەکانە کە ئەویش بەرپرسە لە دەدانی هەندێک خانەی بڵین کە پەیوەستە بە بەرگری لەشی مرۆڤەوە. یعنی ئێمە لەبەرەوەی کە ئەم خانانە لە هەندێک شوێنی تری لەشا هەیە بۆیە ئەویش بەشێکە لە ئەندامێکی گرنگ بۆ بەرگری لەش، بەڵام هەندێک جار کە تووشی کێشە ئەبێ ئێمە مەجبورین ئەمەلیات بۆ ئەو کەسە ئەکەین و لای ئەبین. شکاوەکو پێم بەدیری ئەم ڕێخۆڵە کوێرێش وەکو بەرگری لەش هەیە، تەنها ئەرکەکەی ئەوەیە. کاتە ئەندامێکی گرنگە لە لەشی مرۆڤە. بەڵێ گرنگی خۆی هەیە. باش ئاماژەت بۆ کەوتە بۆیە هەندێک کەس نەی بێ ئەگەر داتایەک ئامارێک هەبێ بۆ نمونە لە جیهانیا لە هەرێمی کوردستان حاڵەتەکان زۆرن ئەوانەی کە لە دایکە بن بەڵێن ئەندامی ڕێخۆڵە کوێریان هەر نەبێ. حاڵەتەکان زۆر کەمن، ینی وەکو داتا بزەبت ینی داتایەکی ئۆتۆ نییە، چونکە لەوانەیە ئەتوانین بڵین هەزاران ئەمەلیاتکی دانەیەکی ئاوە بە ئاسانی نەبینی. هەندێک جاریش لەو کێشانەی کە بڵین وەکو حاڵەتی زیکماک جاری وایە کەسەکە لە جاتی ڕێخۆڵە کوێرەیەک دوانی هەیە. من خۆم بڵین لە خبرەی خۆمە تا ئێستا بڵۆن یەک دانم بینیوە کە ئەویش ڕێخۆڵە کوێرەکەی بچووک بووە، یعنی بە تەواوەتی دروست نەبووە و هەوکردنیشی هەبووە، چکە نیشانەکانی ڕێخۆڵە کوێرەی هەبووە هینی هەوکردن. بەڵام بۆ نمونە لە دەمی هاوڕێکانم بیستومە کە جاری وایە نەخۆش هەبووە، نەشتەرگەری بۆ کراوە و ڕێخۆڵە کوێرەشی هەر نەبووە. ینی زۆر گەڕاوە تەماشای کردو ڕێخۆڵە کوێرە نەبووە کەچی من هەندێک ئازاری هەبوو کە ئازارەکانی نیشانەکانی لەگەڵ ڕێخۆڵە هەوکردنی ڕێخۆڵە کوێرە. بەڵێ هەیە دوانی هەبێ ئەو حاڵەتەش هەیە وەکو حاڵەتێکی زیکماک هەیە، دوو ڕێخۆڵە کوێرە جاری وایە 3 دانە هەیە، بەڵام حاڵەتەکە ئەمنە کەمە، ینی زۆر ڕەنگە باس نەکرێت لە شوێنانە. کاکتۆر کەواتە هەوکردنی ڕێخۆڵە کوێرە چییە؟ نیشانەکانی چین چۆن لە کەسەکە دەرەکەوێت؟ بەڵێ طبعا هەوکردن ئەوەیە هەموو کەسێک زانێت کە ڕێخۆڵە کوێرەکە ئاوسێ و هەوەکات و چڵک و جەراعەتی تیاکۆ ئەبێتەوانێ. نیشانەکان بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەگەر ئەم نیشانانە هەبوو بۆ ئێمە وەکو پزیشکی پسپۆڕ ئاسانتر ئەتوانین دەستنیشانی حاڵەتەکە بکەین. یەکێک لەوانە کە ئازاری ناوسک دروستە بێ، زۆربەی کات ئازارەکە لە بەشی ناوەڕاستی سکەوە دەست پێەکە یاخود لە بەشی سەرەوەی سک دەست پێەکە و پاش چەند کاژمێرێک ئازارەکە ئەگواژێتەوە بە بەشی خوارەوە بەرەو لای ڕاستکە ئەوە خۆی شوێنی ڕێخۆڵە کوێرەیە.
لەگەڵ ئەمەشا ئەم نەخۆشە سێرەکە هەستەکە شتیهای خواردن ئارزوی خواردنی کەم بۆتەوە دڵتێک هەڵهاتنی هەیە کە لە زۆربەی حاڵەتەکانە ئەمەمان بینیوە جاری وایە چەند جارێک تووشی ڕشانەوە ئەبێ جارێک یان دوو جار هەندێک نەخۆشەیە زیاتر لە هەندێک حاڵەتی تر هەمانە کە بۆ منە نەخۆشەکە ڕەنگە سکچوونی لەگەڵا بێ ڕەنگە قەبزی لەگەڵا بێ جا ئەمانە هەندێک جار وامان لێ کات نیشانەکان تێکەڵ بێ لەگەڵ هەندێک نەخۆشی ترە بۆیە ئەگەر نیشانەکان وا دەستی پێکرد بە ئازار دەستی پێکرد و دوای ئەوە نەخۆشەکە ئارەزوی خواردنی کەم بوویەوە و دڵتێکەڵ هاتنی بۆ دروست بوو یەک دوو جار ڕشایەوە و ئازارەکەی گواسرایە و بەشی خوارەوەی لای ڕاست ئەمە ئەو نیشانانەیە کە ئێمە ئەتوانین زۆر بە ئاسانی بەبێ هیچ پشکنینێکی تر دەستنیشانی نەخۆشیەکە بکەین. باشە ئێمە کە باز لە ڕیخۆڵا کرێ سێ وشە ئەبیسین لە ڕیخۆڵا ئەوترێ لە ناو ئامی خەڵکە ئەوترێ ڕیخۆڵە باریکە ڕیخۆڵە ئەسوودە ڕیخۆڵە کوێرە ڕیخۆڵە کوێرە بۆ ناونراوە ڕیخۆڵە کوێرە بەڵێ ڕیخۆڵە کوێرە بۆیە ناودراوە لەبەرەوەی کە لە سەرەتای ڕیخۆڵە ئەستورەوە شێوازێکی کرمی هەیە وەکو کرمێک وایە بەشێکی داخراوە بەشێکشی کراوەتەوە لەسەر ڕیخۆڵە ئەستورە ڕۆژانە ئەم ڕیخۆڵە کوێرە خۆی دەرداوێکی هەیە ئیفرازاتێکی خۆی هەیە ئەچێتەوە بۆ ناو ڕیخۆڵە ئەستورە یانی لەو سەرۆ دەرناچێ ئەگەڕێتەوە بۆ ناو ڕیخۆڵە ئەستورە ئەو سەری کە قەپات بۆ داخراوە لەبەرەوە پێڵەن ڕیخۆڵە کوێرە دکتۆر خواردن ئەچێتە ناو ڕیخۆڵە کوێرەوە یان ڕیخۆڵە کوێرە بەس ئەرکی ئەوەی ئەو ئەنزیمانە دەرەکات و شوێنێکی بۆ بەکتریا سوود بەخشەکان بەڵێ ئێمە طبعاً خواردن نابێت بچێتە ناو ڕیخۆڵە کوێرە چکات چوە ناو ڕیخۆڵە کوێرە ناگەڕێتەوە بەس ئەو زەرداوی کە هەیەی خۆیەتەوە ناو ڕیخۆڵە ئەستورە هەر بۆیە کاتێک کە خواردنێک یا مەسەلەن شتێک وەکو کلی سوایە لەگەڵ پیسایە کە تێکەڵ ئەبێ جاری وایە ئەچێتە ناو ڕیخۆڵە کوێرەکەەوە دەمی ڕیخۆڵە کوێرەکە ئەگرێ و ئەو ڕیخۆڵە کوێرەکە تووشی گیران بوو ڕۆژانە ئەو دەرداوی کە هەیەی کۆ ئەبێتەوە لە ناو ڕیخۆڵە کوێرەکە نە لەم سەر دەرەچێت نە لەو سەریشە گەڕێتەوە لەبەرەوە ئەبێتە هۆی ئاوسانی ڕیخۆڵە کوێرەکە وردە ئەوە ئەبێتە ئیلتیهابات و سەڵک و جەراحات دواتر ئەبێتە هۆی ئەوەی کە دیواری ڕیخۆڵە کوێرەکە تووشی حاڵەتی بڵین گانگرینە بێ و ئەخیر مەرحەلە ئەوەیە کە تووشی تەقی نەبێت لەو شوێنەوە ڕیخۆڵە کوێرەکە دیوارەکەی کو نەبێت و ئەتەقێ بەم پێڵەن ڕیخۆڵە کوێرەکە تەقیوە. باشە کاکتۆر باس لە دەستنیشانکردن کرد ئەو نیشانانەی کە دکتۆرێک لە ڕێەوە دەستنیشانی نەخۆشەکەکە بەڵام شانبەشانی دەستنیشانکردنی دکتۆر ئەو پشکنینانە چین کە بۆ نەخۆشەکە بەکارێت. بەڵێ ئێمە وتمان ئەگەر لە حاڵەتێکە نیشانەکان زۆر واضح بوو زۆربەی کات ئەسڵەن هیچ پشکنینێکی ناوێت بەڵام ئێمە چێکین هەندێک پشکنینەکەین بۆ ئەوەی کە هەندێک نەخۆشی تر هەیە ڕەنگە لەوە نزیک بن بۆی جیایکینەوە مەسەلەن پشتینی خوێن بۆ نەخۆش ئەنێرین یەکێک لەوانە خڕۆکە سپیەکانە ئەگەری تقریبا ئەتوانین بڵین لە 60-70 نەخۆشەکان ڕەنگە خڕۆکە سپیەکانیان بەرز بێتەوە لە هەمان کاتە ئەتوانین پشتینی سۆنەر یارمەتیمانە یاچکە هەندێک نەخۆشی تر هەیە بە تایبەتی لە ئافرەتانە مۆزوعی کیسی سەرهێڵکەدانە حتا مۆزوعی دابەزینی بەردی گورچیلێ یا هەوکردنی بۆری گورچیلێ لەگەڵ گورچیلە خۆیان یا میزەڵان یا هەندێک لە هەوکردنی منتەقەی حەوز ئەمانە جاری وایە بەهۆی سۆنەرەوە یارمەتی دەرە بۆی کە جیایکینەوە ئەگەر لە حاڵەتێکە مەسەلەن ڕیخۆڵە کوێرەکە بە ئاوسێ لە سۆنەرە ئەبینرێ ئەتوانن ببینن بە کاتی ئاوساوی و هەوکردن هەندێک نیشانە خۆی هەیە مەسەلەن ئەو کاتە دکتۆری سۆنەرەکە پێمان دەڵێ ڕیخۆڵەکە ئاوساوە حەجمی ڕیخۆڵە کوێرەکە ئەو نەیە و ئاوێک بە دەوریا کۆبێتەوە هەندێک جاریش لە سۆنەریشە ئەمە نابینرێ بۆیە ئەگەر نیشانەکان واضح نەبوو پەنابینە بەر ئەشیعەی تەنووری سیتی سکان بۆ ئەوەی کە یارمەتیمان بە لە دۆزینەوەی حاڵەتەکە. کاکتۆر ئەمە زۆر جار کە بابەتێکی تەندروستیمانە بێت جارێوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە بینەران و بیسەران تەلەفۆنەکەن بۆ ژووری کۆنتترۆل یان هەر برایانی پشتی کامێرە ژووری کۆنتترۆل خۆیان پرسیاریان لە دروستە بەجایسە پرسیارێکی گرنگیان پێوتن باس لەواکەن لەناو خەڵکە قسەیەک باوە ئەوترێ تووشی ڕیخۆڵە کوێرەی درێژخایان بووە ئەم بابەتە چیەگەر بە وردی وەمان باس بێ؟ بەڵێ ڕیخۆڵە کوێرەمان هەیە حاڵەتەکە زۆربەی کات کتوپڕە ئەوە کە پێڵێن کتوپڕەوەی کە نەخۆشەکە تووشی هەوکردنی ڕیخۆڵە کوێرەکە ئەبێ اینجا دوو جۆر هەوکردنمان هەیە مەسەن هەوکردنێکمان هەیە بەهۆی ئەوەی کە گیرانی ڕیخۆڵە کوێرەکەیە هەوکردنێکمان هەیە ڕیخۆڵە کوێرەکە نەگیراوە بەس ئاوساوی دروست بووە لە بەشی ناوپۆشی ڕیخۆڵە کوێرەکە ئەم حاڵەتانەیان بە تایبەتی
هەندێک جار دەرمان و بە عیلاج سێرەکەی نەخۆشەکە نیشانەکانی باشتر بۆتەوانێ ڕیخۆڵە کوێرەکە بەرەو چاکبوونەوە ئەڕوە کە بەرەو چاکبوونەوە ئەڕوە سێرەکەی ئەم نەخۆشە نەشتەرگەری بۆ ناگرێ دوای ماوەیەکی تر بۆ نمونە ماوەی چەند مانگێک یان چەند هەفتەیەک تووشی هەمان ئازارە بێتەوە بەمەش سێرەکەی هەر بە دەرمان چاکە بێتەوە تاکو چەند جارێک ئەمە دووبارە ئەبێتەوە بۆمان دەرەکەوێت کە ئەم نەخۆشی چی هەیە ڕیخۆڵە کوێرەیەکی هەیە بەڵام درێژخایەنە یا مەسەرەن دووبارە بوونەوەی حاڵەتی ڕیخۆڵە کوێرەکەی پێڵن یعنی هەوکردنی بۆ دروستە بێ و چاکە بێتەوە هەوکردنی بۆ دروستە بێ و چاکە بێتەوە نەشتەرگەری بۆ ناکرێ بەڵام دوجار ئەمانە بۆمان دەرکەوتووە لە کۆتاییە هەرە بێ نەشتەرگەریکانی ڕیخۆڵە کوێرەی درێژخایەن ئەوەیە حاڵەتەکە کاکتۆر هۆکارێکی سەرەکی هەیە بۆ هەوکردنی ڕیخۆڵە کوێرەکان و بە تایبەتیش لە چی تەمەنێکەوە ئیتر ئەم نەخۆشیە زیاترە یان دەرەکەوێت جابە هەر تەواوکەری ئەو بێنێکە بە پرسیارێکی تێ لە بینی نێرومەیە کامیان زیاتر تووشی و بابەتە زۆربەی کات تەقەن وەکو نەشتەرگەری ئەتوانین بڵێن نزیکە چکە لەیەکەوە وەکو نەشتەرگەری بەڵام وەکو حاڵەتەکە لە نێرینەیە زیاترە بۆچی وەکو نەشتەرگەری نزیکە لەیەکەوە تقریبان لەبەرەوەی کە ئافرەتان زیاتر بەهۆی ئازارەکانی هێلکەدان و منطقی حەوز و تەقینێکی سەر هێلکەدان و ئەمانە داغڵە بنە نەخۆشخانەکان و نیشانەکان جاری وایە بۆمان جیا نابێتەوە هەندێک حاڵەتمان هەیە نەشتەرگەری بۆکەین مەسەلەن بۆ نمونە سێرەکەی هەوکردنەکەی زۆر نییە یاخود هەر نیشێتی ینی ئەمە لە هەموو دنیاە ئەم شتە واردە بۆیە لەکو نەشتەرگەری لە یەکەوە زۆر نزیکن بەڵام وەکو حاڵەتەکە لە نێرینەیە دایمەن زیاترە وەکو تەمەنیش زۆربەی کات لە تەمەنی هەرزەکاری و گەنجیە زیاترە ئەگونجێ لە تەمەنی مناڵە هەبێ لە تەمەنی پیرە هەبێت لە تەمەنی مناڵ مەسەلەن دەوری 6 ساڵ تا 10 ساڵ سێرەکەی ئەم حاڵەتانەش ئەبینین بەڵام لەم دوو تەمەنەیە هەندێجار مەشاکلمان بۆ دروستە بێت لەبەرەوەی کە نیشانەکان وەکو ئەو نیشانانە نییە کە لە گەنجێکا دروستە بێ یاخود بەهۆی هەندی حاڵەتی ترەوە ئەم نەخۆشانە تەخیرە بن تووشی زیاتر ماکەکانی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە بن بۆ نمونە یەکێک لەوانە تەقینی ڕیخۆڵە کوێرە بۆ سێرەکەی لە مناڵە ئەم ئەگەرە زیاترە و لە زۆر بە تەمەنیشە ئەم ئەگەرە زیاترە ئەگەر ئاگامانی باشە وتمان هۆکارێکی دیاریکراوە هەیە بۆ توشبوون بە هەوکردنی ڕیخۆڵە هۆکارەکە زیاتر یعنی بابەتی خواردنە بەڵام ناتوانین بڵێ فلانە خواردن ینی ئێمە چییە ئەو خواردنە کە ئەچێتە دەمی ناو ڕیخۆڵە کوێرەکە ئەبێتە هۆی هەوکردن هەندێک نەخۆشی هەیە بۆ نمونە نەخۆشی بەکتریایە ڤایرۆسیە هی هەموو ڕیخۆڵەکان ڕەنگە ڕیخۆڵە کوێرەش بچێتەوە هەندێک نەخۆشی درێژخایانی ڕیخۆڵەکانمان هەیە هەندێک نەخۆشی شێرپەنجەییمان هەیە وەکو چۆن بەشەکانی ڕیخۆڵە ئەگرێتەوە ڕەنگە ڕیخۆڵە کوێرەش بگرێتەوە دەمی ڕیخۆڵە کوێرەکە ئەگرێت و تەمان نەخۆشەکە بە نیشانەکانی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە دێتە لای ئێمە یعنی ڕەنگە شێرپەنجە بێ گرێکی شێرپەنجەیی بێ تەمان ئەمانە حاڵەتێکی کەمن زۆر نین خۆشبەختانە بەڵام لە هەندێک تەمەنە ئەمە حسابی بووەکەین نەگەر نەخۆشە 50 ساڵ بێ 6 ساڵ بێت و ئەم ئازارەی هەبێت دایمەن لە خەیاڵی خۆمان ئەندایانین کە ڕەنگە هۆکارێکی شێرپەنجەیی هەبێت و بێتە هۆی دروستبوونی هەوکردنی زۆر کات لە مناڵانی پێمان سەیراڵێن ئەم منداڵە بچووکە ڕەنگە ئەوە نەژیابیان ئەوەندە تەمەنی نەبێت چۆن تووشی ئەم هەوکردنە بوو ئایا بۆی هەیە بۆ ماوەی لە مەشاڕۆڵی هەبیان ئەوە تا جیاواز حاڵەتی بۆ ماوەی دانی بزەبت دۆک و بۆ ماوەی نابەسان بۆمان دەرکەوتووە ئەوانەی کە لە ناو خێزانێکە چەند کەسێکیان تووشی ڕیخۆڵە کوێرە بوون هەوکردنەکەی ئەگەری ئەوانی تریشیان هەیە لە خێزانەکە ینی من بۆ نمونە هەندێک جار خۆم پرسیار لە نەخۆشەکەم گەر نیشانەکانم زۆر بەلام و وازەح نەبێ ئەڵم لە خێزانەکەتانە کەس هەیە نەشتەرگەری ڕیخۆڵە کوێری بۆ کرابێ ئەگەر مەسەن هەیە پێمەڵە لە دکتۆر دوو کەسی ترمان وا بووە بەم نیشانانە بووە هەر ئاوا بە ئاسانی بۆیان نەدۆزراوەتەوە بۆیە ئێمەش تەسەورەکەین ئەمەش ڕیخۆڵە کوێرە بێ ینی جار یارمەتی دەرە لەم حاڵەتەیە زۆر باش کاکتۆر باست لەوە کرد کە نیشانەیەک بابن یا هۆکارێکی دەستنیشانکراوی یەکلاکەرەوەی 100% نییە بووی کە بەهۆی ئەمە تووشی ڕیخۆڵە کوێرە بەڵام ڕێنمایی هەیە بۆ تاکەکان بەهۆی چیەوە بتوانن ینی خۆیان لەوە بپارێزن ڕیخۆڵەکانیان تووشی هەوکردن ببێ هیچ ڕێنمایەکەیە بۆ تایبەت بە ڕیخۆڵە کوێرە ئێمە هیچ ڕێنماییەک نییە بەڕاستی چکە لە کەسی مەسەلەن عیلاقی نەبەوە هە مەسەن کەسێک قەڵەو بێ کەسێک زەئیف بێ مناڵ بێ گەورە بێ گەنج بێ وەکمە هەموو تەمەنەکانە زۆر دابنیشە زۆر ئیشکا عیلاقی بەو حاڵەتانەوە نییە ینی من حەزەمان نەکردو بڵێن ئەم خواردنە نەخوا تووشی ئەم حاڵەتە نابێ یا بەس ئەوەیە ئەگەر لە حاڵەتێکە هەندێک نیشانە هەیە
مثلا ئازارێکی درێژخایانی ناوسکی هەبێ بۆ مەسکچوونێکی درێژخایانی هەبێ ئەمە باشتر وایە ئەم نەخۆشانە پشتینیان بۆ کرێ بۆی کە کۆنتترۆڵی هەندێک نەخۆشی هەیە بیکەین نەوەکو بێتە هۆی هەوکردنی ڕیخۆڵە کوێرەکەشی. کاکتۆر بینە سەر چارەسەرەکان زۆر جار ینی لە هەموو بابەت تەندروستیەکانە لایانی دەرمان هەیە هەندێک کاتیش لە هەندێک نەخۆشیە دەچێتە حاڵەتی نەشتەرگەریەوە بۆ ئەم جۆرە نەخۆشیە هەردووکیان بەکارێت. ئێمە کاتێک کە نەخۆشێک داغڵە بێت لە نەخۆشخانە بۆ نیشانەکانی بڵێن هەوکردنی ڕیخۆڵە کوێرە ئێمە سەرەتا دەستەکەین بە هەندێک دەرمانی ئازار شتێن و ئەمانە لە هەندی حاڵەت تا دژەتەنەکانیش ئین بە نەخۆش بڵێن ئەوەی بۆ هەوکردنەوەوانە بێ ئەنتیبایەتیک بڵێن بەڵام زۆربەی کات ئێمە بیر لە نەشتەرگەریەکەینەوە یعنی کاڵین هەوکردنی ڕیخۆڵە کوێرە یعنی نەشتەرگەری ئەبێ نەشتەرگەری بۆ نەخۆشەوەین لەگەڵ نەشتەرگەریەکە دەرمانمان هەیە ئەین بە نەخۆشەکە دژی هەوکردنەکە بۆ ماوەی چەند ڕۆژێک تاکو ئەو ئیلتیهابی کە بۆی دروست بووە بڵاو نەبێتەوە بەناو بەڵام ئەکریانی بە دەرمانەکە باش ببێ هەندێک جار نەخۆشەکە ناڵم لە حاڵەتێکی تایبەتە کە وەکو باسمان کرد ئەگەر گیرانی ڕیخۆڵە کوێرەکەی نەبێ نەخۆشەکە بە عیلاجەکان ئیلتیهاب شتەکەی باش بۆتەوانی ئێمە کە ئەبینین نەخۆشەکە نیشانەکانی نەماوە نەشتەرگەری بۆ ناکەین بەڵام ئەگەر بزانین نیشانەکانی هەرما و تەشخیصمان کردو کە حاڵەتەکە ڕیخۆڵە کوێرەیە دوجار چارەسەرەکە نەشتەرگەریە لای ئێمە چونکە لەبەر ماکەکانی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە حاڵەتێکی مثل جاری وایە گرێ دروستە بێ جاری وایە دوومەڵ دروستە بێ جاری وایە تەقین دروستە بێ بۆیە نەخۆشەکە بەو ئاقارەیان نەڕوا نەشتەرگەریەکەی بووەکەین. کاکتۆر چەند جارێک لە درێژەی پرۆگرامەکە باست لە تەقینی ڕیخۆڵە کوێرە کرد بۆی هەوکردنەوە بەڵێ ئەگەر ڕیخۆڵە کوێرە بتەقێ بەڵێ و ئەو ئەنزیم و ئوشلیتیاتی بڵاو بێتەوە بەنێو لەشە بەڵێ با بڵین زەرەرەکانی چین و ئایا دەبێتە هۆی مردنی کەسەکە تەنانەت ئەگەر زۆر دواب بکەوێ و بڵاو بێتەوە بەناو لەشە. بەڵێ طبعاً بە شێوەیەکی گشتی ماکەکانی هەوکردنی ڕیخۆڵە کوێرەمان هەیە ماکەکان یەکێک لەوانەیە کە ئێمە ئەیبینین بابەتی تەقینە هەندێک جار ئەبێتە هۆی دروستبوونی گرەیەک هەندێک جار ئەبێتە هۆی دروستبوونی دوومەڵێک لەسەر ڕیخۆڵە کوێرەکە هەر یەکە و چارەسەری تایبەتی خۆی هەیە بەس لە حاڵەتی تەقینی ڕیخۆڵە کوێرەکە بە دڵنیاییەوە ئەو ئیلتیهابی کە کۆبووەتەوە ئەگەری هەیە لەو منتەقەیە بڵاو بێتەوە لە شوێنی خۆیەوە هەندێک جاریش بەناوسکە هەمووی بڵاو بێتەوە طبعاً کە بەناوسکە هەمووی بڵاو بوویەوە و ئازارەکە ئەو کاتە فراوانترە بێ نەخۆشەکە نیشانەکانی زیاتر مەتەن حتا لەرزوتای بۆ دروستە بێ ڕشانەوەی زۆری بۆ دروستە بێ سکی ڕق ئەبێ لەو کاتە ئێمە نەشتەرگەرەکە لە جاتی ئەوەی کە لە چەند کونێکی بچووکەوە یاخود لە برینێکی بچووکەوە بۆی کە مەجبورین سکی بە تاواتی بکەینەوە بۆی بە تاواتی پاکی بکەینەوە ئەگەر ئەم حاڵەتانە بە تایبەتی ئێمە وتمان لە مناڵە لەگەڵ کەسێکی زۆر بەتەمەنە یاخود ئەوەیە یا کەسێکە بۆ نمونە کەم تەرخەمی کردووە لە حاڵەتەکەی خۆیان نهاتۆ سەردانی نەخۆشخانە بکە کە تووشی ئەم حاڵەتە بوو بڵێ ئەگەر ئەو کاتە ئەو هەوکردنە پێڵێن ژەهرایی بوونی خوێن ئەم ژەهرایی بوونە خوێنە طبعاً بڵاو بێتەوە ڕەنگە ئازێتی گورچیلەکان بە ڕەنگە ئازێتی جگەر بە ڕەنگە ئازێتی سیەکان بکە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم حاڵەتی مردن نەتوانین بڵین زۆر کەم بۆتەوە لە چاو ساڵەکانی پێشوو کە ئێمە بیستومانە کە کەسێک بە هەوکردنی ڕیخۆڵە کوێرە مردووە ئێستا حاڵاتی مردن نەتوانین بڵین ئەو نەکەم بۆتەوە لەوەی تر نایبینین چکا بۆ لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی حاڵەتی تەقینەکەشا بێ هەر نەخۆشەکە سەردانی نەخۆشخانەکە ئێمە هێشتا دەتوانین ئەو کارانی بۆکەین کە نەجاتی بێ لەو حاڵەتە. کاکتۆر لە ئیهمالی نەخۆشەکە ئەگاتە ڕادەی تەقینی ڕیخۆڵە کوێرەکە یان دەکرێت نەخۆشەکە بێ ئەوەی پێی بزانێ تووشی ئەمە بێت. خۆی ئەمە ئەتوانی بڵین چەند بابەتێکی تایە یەکێک لەوانە ئەوەیە نەخۆش ئیهمالە ئازاری هەیە مەسەرە نایەتە نەخۆشخانە یان لەم لاولا لە عیلاجی وەرگرتووە دەرزی وەرگرتووە ئازارەکەی کەم بۆتەوە کەمێک بەڵام التیهابەکەی هەرماوە لە ناوە دوای دوسێ ڕۆژ کاتێک کە سەردانمانەکە سێرەکەین تووشی حاڵەتی تەقینی ڕیخۆڵە کوێرە بوو ئەمە حاڵەتێکی ترمان هەیە درەن تەشخیصکردنە یعنی لەوانەیە ئەو کەسە سەردانی پسپۆڕێکی تایبەتی نەکردی بێت لەو بوارە مثلا ئێمە وەکو پزیشکانی مثلا نەشتەرگەری گشتی ینی ئەوە نیە شارەزایەکی زۆر باشمان هەیە تەنانەت بە فەحسی دەستی خۆمان توانین بڵین زۆر لە حاڵەتەکان جیاکەینەوە وەکو بابەتی ڕیخۆڵە کوێرە بۆیە سێرەکەی ئەو کەسە نەچۆتە لای پسپۆڕێکی تایبەتەوە و لە مناڵیشە ئێمە یەکێک لە مشکلەکان لەبەرەوەی کە لە مناڵ حاڵەتی هەوکردنی ڕیخۆڵەکانمان زیاترە تێک ئەچێت لەگەڵ بابەتی ڕیخۆڵە کوێرەیە مەسەلەن نایدۆزنەوە و من چەندەها جار حاڵەتم بینیەوە مەسەڵەن ئەم مناڵە
کە هێنانێتە لای ئێمە کاتی خۆی مەسەرە کە بینی ومانە سێرەکەی ڕیخۆڵەکیۆرەکەی تەقیوە 3 ڕۆژەوەیە ئەڵێن بۆچی درەنتان هێناوتەڵێ بە بۆن کەوتووە بردیانتە لای کەسێک بە ناوی بۆن کەوتنەوە نیە مناڵە بێتاقەتە نازانێت نیشانەکانی خۆی چۆن دەربڕێ لەبەرەوە لە مناڵیشە ئەم حاڵەتانە ئەبینین و لە تەمەنەکانیشە بە هەمان شێوە مەسەرەن ناتوانێت نیشانەکانی بە جوانی بۆ دەوروبەر باسکە یاخود ئێهمالیە مەسەن کەم تەرخەمیە ئەو کاتە بێتە هۆی تەقینی ڕیخۆڵەکیۆرەکە. کاکتۆر بینە سەر تەکنیکی نەشتەرگەریەکان بەڵێ لە ڕووی تەکنیکی و نەشتەرگەریەکی قورسە و دەبێت نەخۆش کە نەشتەرگەری بکرا ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە و ماڵەوە بمێنێتەوە بە بەنجی مۆزوعیە بە ئامەکرێ چۆنە ینی وە چەند کاتی پێچە لە هۆڵی نەشتەرگەریە لە ڕووی تەکنیکی و پرۆسەکە چۆنە؟ وڵا هەر بۆ تاواکنی قسەکەی ئەو زۆر جارەوترێ ناو زۆرەگرێ ینی پێویستی بە نەشتەرگەریەکی زۆر گەورە نییە. بەڵێ ئێمە ئێستا خۆشبەختانە بەهۆی بوونی ئامێری لاپرۆسکۆپ ئەوەی ناوسک بین بەو مەرجەی لەو شوێنی کە نەشتەرگەرێکی تیاکەی ئەو ئامێرە هەبێ ئەتوانین زۆربەی حاڵەتەکانی ڕیخۆڵەکیۆرە بە ناوسکبین بکەین لە ڕێگەی سێکونەوە زۆربەی حاڵەتەکان هەندی حاڵەتی تایبەت هەیە ناتوانین بەوە بیکەین یەکێک لەوانە ئەگەر ڕیخۆڵەکیۆرەکە تەقی بێت و بڵاو بێتەوە بە ناوسکە یەکێک لەوانە ئەگەر بۆ نمونە ئەم ڕیخۆڵەکیۆرەیە دوومەڵی دروست کردبێ یاخود گری کردبێ. نەشتەرگەریەکە ئێمە تقریبەن ئەتوانین بڵین نەشتەرگەریەکی ئاسانە یعنی زۆربەی پزیشکانی نەشتەرگەری لە سەرەتای دەستپێکردنیانەوە کە فێری نەشتەرگەری ئەبن بە بابەتی ڕیخۆڵەکیۆرە فێرە بن کە حاڵەتێکی زۆرە ینی ئێمە من لەم خەفارەتی ئەخیری خۆمان نزیکەی 8 نەشتەرگەری ڕیخۆڵەکیۆرەمان کردووە ینی حاڵەتەکە زۆرە ڕۆژانە ئەیبینین بۆ یەکو نەشتەرگەریەکە ئاسانە بەڵام هەندی حاڵەتە نەشتەرگەریەکە قورسە هەیە ڕیخۆڵەکیۆرەکەی چۆتەوە ژێر ڕیخۆڵە ئەستورە هەیە مەسەرەن گری دروست کردووە دوومەڵی دروست کردووە یاخود مەسەرەن ڕەش بووە تەوانێ حاڵەتی وا قورسمان بینیوە بەڵام بە شێوەیەکی گشتی توانین بڵێن نەشتەرگەرێکی قورس نییە بە تایبەتی بۆ ئەو پزیشکانی کە خبرەیەکیان هەیە و نەخۆشەکە زۆربەی کات چەند سەعاتێک لە نەخۆشخانە ئەمێنێتەوە یاخود ئەو پەڕی شەوێک لە نەخۆشخانە بمێنێتەوەی ڕۆژی دواتر ئەینەرینەوە بۆ ماڵەوە ئیلا حاڵەتی تەقینەکان نەبێ زۆربەی کات ئەم نەخۆشانە پێویستەکە 3 ڕۆژ لە خەسەخانە بمێننەوە ئەگەر تووشی ماکەکانی دوای نەشتەرگەریش نەبنشکە ئێمەوەشمان هەیە لە هەمان کاتە ئێمە سۆندە دانین بۆ هەندێک نەخۆش کە ئەوانی کە تەقی ڕیخۆڵەکیۆرەکەیان هەیە بۆیە بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێ هەندێک نەخۆشەیە زۆر ئاسانە ئیشەکەی نەخۆشیشمان هەیە ئیشەکەی زۆر قورسە تا زۆر جار ئەمانە کێشە بۆ ئێمە دروستەکان مەسەلەن بۆ ناڵە دکتۆر فڵانە کەس نەشتەرگەری ڕیخۆڵەکیۆرەکەی بۆ کراوە دوای چەند سەعاتێک هەڵساوە چۆتەوە بۆ ماڵەوە کێشەی نییە ئەوەی ئێمە بوای لاتوە بۆیە ئەو جیاوازیانە یعنی ئێمە ئەیزانین و هەندێک جار ڕوونی شەکەینەوە بۆ نەخۆشەکان مەسەڵی نەقی تۆ مەسەن تەقی بوو نەقی تۆ قورس بووی نەقی تۆ ناڕەحەت بووی تۆ زیاتر پێویست بەمانەوە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی یعنی عادەتەن نەخۆشەکە ینی ئەو پەڕی شەوێک یان چەند بڵێن 6 سەعاتێک لە نەخۆشخانە ئیهێڵینەوە دوای ئینەرینەوە ماڵەوە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سعدون عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتی سوپاس بووی لەم تۆرەیە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە خۆش بێ مەمنون.